هاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سلااوتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. دیارە ئەمڕۆ لە تورکیا هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە چوو کە لە ئێستادا دەنگەکان جا دەکرێتەوە لە هەندێک لە پارێزگاکانی تورکیا دەنگەکان جاکراوەتەوانێ ئەوەی تاوەکو ئێستا دەرەکەوێ ڕێژەی دەنگەکانی ئاکەپە بە دیاریکراوی لە بەرزبوونەوەدایە و ئەوەی تاوەکو ئێستا دیارە لەو ڕێژەی کە جیاکراوەتەوانێ دەنگی هەدەپەش لە کەمبوونەوەدایە. بەرحاڵم شەو دەبانەوێت گفتوگۆ بکەین لەسەر هەڵبژاردنەکانی تورکیا و داهاتووی کورد لە تورکیادا و لە پاڵەوەشدا دەمانەوێت دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە ئێستادا هەڵبسەنگێنین لە ڕوانگەی دکتۆر مەحموود عوسمان کەسایەتی سیاسی و پەرلەمانتاری پێشووی عێراق. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاس، شەو باش. بەڵێ بەڕێزان، وەکو هەمیشەوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیج NRT پرسیارەکانتان هەر سەرنجێکتان هەیە بە کۆمنت بۆ ئێمەی بنووسن تاوەکو منیش لێرە بتوانم وەڵامی پێویستان بۆ وەربگرمەوە. دکتۆر مەحموود عوسمان، ئەوەی تاوەکو ئێستا جێسەرنجتان بۆ لە هەڵبژاردننی پێشوەختەی تورکیا کە ئەمڕۆ بەڕێوە چوو چی بووە؟ پێشێکی سڵاو بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی NRT بەڕێز. بێگومان ئەوەی کە دیارە تا ئێستا دەنگدان بووە و شتێکی وان نەبووە، بەڵام چونکە ئەم هەڵبژاردنە تەنها 3 مانگی فەرقە لەگەڵ هەڵبژاردننی 4 مانگ 5 مانگ کەمتری فەرقە لەگەڵ هەڵبژاردننی پێشوو بەپەلەپەل تەرتیب کراوە و لەبەر ئەوە من هەر حیزبێ ویستوەتی زیاتر دەنگ بێنێ و هەندێک ئەو کامپێنی هەڵبژاردنەکانی ئێستا من هەندێک تەقینەوەی تێکە و کوشتاری تێکە و خەڵقی کۆبوونەوە فراوانەکان تقریباً وەکو جێمەترسی بوون بە تایبەتی بەنسبەت کوردەکان بەنسبەت هادەب. لەبەرەوە لە کەشوهەوایەکی تۆزێ توندوتیژی و کێشە بوو لە عینی وەختا لە کەشوهەوایە بووکەوە حکوومەتی ئەنقەرە شەڕی دەست پێ کردوێتەوە لەگەڵ کورد لەگەڵ ئاکەپا و پەلاماری حتا ڕۆژاوا ئەدا و پەلاماری ئەکەپا ئەدا و تەسریحاتەکانیان زۆر توندوتیژن دژی هەموو کورد لە هەموو پارچەکان تقریبەن. یانی بەڵێ دکتۆر، ئەوەی کە تاوەکو ئێستا جاکراوەتەوە ڕێژەی دەنگەکان لە 167 دەنگەکان تاوەکو ئێستا جاکراوەتەوە، ئاکپارتی لە 151 دەنگەکانی بەدەستێناوە و هەدەپا لە 110 دەنگەکانی بەدەستێناوە. دەمەوێت عنی سەرنجت بزانم لەسەرەوەی کە چاوەڕوان دەکرێت خودت پێ دوایە دەنگی هەدەپا بەرەو کەمبوونەوە بچێت بە تایبەت لە پاش ئەو دۆخەی کە لە دوای هەڵبژاردننی حوتی حوزەیرانەوە لە تورکیا هاتە ئاراوە و دەستپێکردنەوەی جەنگ لە نێوان سوپای تورکیا و پەکەکەدا. بەڵێ دەنگدان لە ناوچەی باکووری کوردستان لە کەشوهەوای جەنگە هەیە، ینی شەڕە ئێستا لەوێ جەنگە حاڵەتی نائاساییە، کێشە زۆر دروست کراوە بۆ هاوڵاتیان. لەبەرەوە چاوەڕوانە کرێ کە کێشیان هەبێ حتا لە دەنگدان. وابزانم حکوومەتی ئەنقەرە ئەو چەند مانگە لە بینی هەڵبژاردننی یەکەم و ئەم هەڵبژاردنە شەڕێکی تەواوی لەگەڵ کورد کردووە، قسەیەکی زۆری دژی کورد کردووە و لە هەردوو دیوی سنوور لە کوردی داوە، لە ڕۆژئاواش و لە لای ئێمەش. لەبەرەوە ئەو چاوەڕوانە کرێکەوە ئەو وەزعە تەئسیر بکە لە هاوڵاتیان، تەئسیر بکە لە شێوەی دەنگدان. ومێدەوارم تاسیری زۆر نەبێ و هادەب بتوانێت سەیدە تێپەڕێنێ، بەڵام حکوومەتی ئەنقەرە زۆر هەوڵی داوە کەەوە ئەو کەشوهەوایە بە شێوەیە وا لێ بکە کە تاسیل لە دەنگدانەکە بکە و هادەب سەیدەکە تێنەپەڕێنێ. ومێدەوارم کەوا نەتوانن ئەوە چاوەڕوان کراوە یانی سەتا دەکە تێنەپەڕێنێ.
نازانم بەڕاستی ناتوانم بڵێم بەڵام بە ئەوەی کایبینین ئێستا ئەو ژمارانەی کایبینین زۆر دڵخۆشکەرە نین. باشە دکتۆر تا چەند تەسیری دەبێت ئەمە ینی کەمکردنەوەی دەنگەکانی هەدەپا ئەگەر لە سەتادەکە شتێ بپەڕێنێ بەڵام دەنگەکانی کەم بێتوانێت چه کاریگەریەک لەسەر مەسلەی پرسی کوردادنێ لە تورکیا کە لە ماوەی پێشودا بە دەنگەوە هاتنی باشە بوو تاوەکو پێش هەڵبژاردننی حوتی حوزەیران لە تورکیادا تەسەورەکە یعنی ئەمە بکاتە ئەوەی کە ئەم پرسەش بە جۆرێک لە جۆرەکان دوا بخات. بەڵێ تاسیریە بێت چونکە ئەگەر دەنگەکانی جاری پێشوو تەقریبا هشتاوێ کورسی هێنا ئەم جارەگە کەمتر بێ ئەگەر سەیدەکە تێپەڕێنێ تەمەەن ژمارە کەمتر بێ دەنگی لە ناو پەرلەمانی تورکیا کەمترە بێ و ڕۆڵ و پێگەشی لەوەی کە حکوومەتی ئایندە پێک بێت لە حیزبەکانی یاشیوە کەمترە بێ لەبەرەوە بەڕێی من ئەوەش یەکێکە لە ئامانجەکانی حکوومەتی ئەکەپەکە هەوڵی داوە بەو شێوەیە بێ لەبەرەوە بێگومان ئەگەر کورسی زیاتر بێ یا وەکو جاری پێش و ژمارەی کورسی بێنێ وەزع باشترە بێ بەنسبەت کوردەوە لەو وڵاتە چونکە ئامانجی هەدەپەش لە کامپێنەکە ئەوەیە ئەڵێ ئێمە داوای ئاشتیەکەین داوای دیموکراسیەکەین داوای دیالۆگەکەین دیارە حکوومەتی ئەنقەرە زۆر لەگەڵ ئەو داوایانە نین لەبەرەوە هەموو هەوڵێکی داوە کە لەم هەڵبژاردنا هەمان پێگە بۆ هەدەپە نەبێت لە پەرلەمان ئەگەر سەیدەکە شتێپەڕێنێ بچێتە پەرلەمانی. باشە ئەمە ئەگەرێک بۆ ئەوەی کە ئەگەر لە سەتادە تێبپەڕێنێ بەڵام دەنگەکانی کەم بکە بەڵام ئەگەرێکی دیکە ئەوەیە ئەگەر هەدەپا نەتوانێت لە سەتادە تێبپەڕێنێت و بوونی نەبێت لە پەرلەماندا ئەو کات چیە گوزەرێ و بە تایبەت لەسەر پرسی کوردیانی پرسی کورد لە تورکیا بەکوێ دەگا ئەگەر هەدەپا حزوری نەبێت لە پەرلەمانە ئەگەر هەدەپا حزوری نەبێ لە پەرلەمانە طبعاً ئەو کات ممکنە ئەکەپە خۆی بە تەنها بتوانێ حکوومەت پێک بێنێ و سیاسەتی خۆی پیادەکە کە بریتە لە سیاسەتی بەکارهێنانی تند و دژی کورد لە هەردوو دیوی سنوور و هەوڵدان بۆی ئەو کێشەیە بە بەکارهێنانی زۆر چارەسەر بکە و یاخود بە شێوەیەک ڕفتاری لەگەڵ بکە کە خۆی ئەوێ طبعاً ئەوە شتێکی گرنگە چونکە لەم دوایە ئەم بەعزیە لە گفتوگۆکانی ئەردوگانمان گوێ لێ بووە کە ئەڵێ حتا باسی ڕۆژاوا ئەکا دەڵێ ئێمە نایەڵین بە هیچ شێوەیە ڕۆژئاوا لە ڕۆژاوایان مەبەستی لە ئەڵێ باکووری سووریا کورد لەوێ دەسەڵاتی هەبێ و نامانەوێت تەجروبەی باکووری عێراق دووبارە بێتەوە معنای دژی تاقیکردنەوەکە ئێمەشەیانی وەلەو نەوتیژە با و بازاڕیش ئێرەش سوودی لێوەرگتۆ بەڵام زۆر بە ئاشکرا ئەڵێ کە ئەوان معنای تاقیکردنەوەی مایان پێشتێکی خراپە و معنایەوێ دژی هەموو جۆرە قوارەیەکن بۆ هەر کوردێ لە هەر شوێنێ بێ لەبەرەوە ئەگەر بێت و خۆیان بەتەنها حکوومەت پێگوێنن بەڕێی من باش نابێ بۆ کورد و بۆ تورکیاش باش نابێ بۆ دیموکراسی لە تورکیا. باشە لە شوێنێکدا سەرنجم لەسەر ئەوە هەبوو کەوتت تەنانەت تورکیا مەزمونەی ئێمەش یا خودم تاقیکردنەوەی ئێمەشی پێ باش نییە ئەمە قسەی فەرمی بووە یان تەنیا لە پەرچەکردداری تورکیادا لە مامەڵەکردنی لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەمەتان بۆ دەرکەوتووە. نانا قسەی فەرمی ئەردوگان بووم خۆم گوێم لێ بوو نووسرا بوو لە وەکالات بەحسی ڕۆژاواکە دەڵێ ئێمە چونکە لێیان دابوو لێ پەگە شەڕیان لەگەڵی پەگە کردبوو لە دووسێ شوێنە بلیان پرسیوە بۆچی ئەوەکەی حتا بەعزێ وەکالاتی غەربی نەقلی کردووە ئەڵێ ئێمە ناتوانین ئەوە قبوڵکەین کە پەگا و یاخود ئەو کوردانەی کە لەبێن لەسەر سنووری ئێمە لە منتیقەی باکووری سووریا دەسەڵات پێک بێنن و قەوارەیان هەبێ و نامانەوێت تەجروبەی باکووری عێراق دووبارە بکەینەوە یاخود دووبارە بێتەوە بۆیمە معنایەوەی ئەوە ئەگەیەنێ کە دژی تەجروبەی باکووری عێراقە و شتێکە وەکو ئەمرێکی واقعی لاتووە کە پێی باش نییە تەمانەوە شتێکی مەترسیدارە و برادرانی ئێرە
برادرانی هەرێمی کوردستان کاربەدەستانە بێ حسابی بۆ بکەن. باش دکتۆر دەوترێ ینی خۆ دەرەنجامی هەڵبژاردنەکە و بە تایبەت پێگەی هەدەپە لە ناو تورکیادا کاریگەری دەبێت لەسەر ناوچەکە بە شێوەیەکی گشتی و بە تایبەت لەسەر ڕۆژ ئاوای کوردستانیش لە پاڵەوەی کە باکووریش دیسان دەبێت بە بەشێک لەو دۆخی کە دێتە ئاراوە ئەگەر هەدەپە حزوری نەبێت لە پەرلەمانی تورکیادا کام ئەگەر نزیکە ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ یان جۆرێکی تر سیاسەتکردن و مامەڵەکردنی کورد لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ گەیشتن بە دەرەنجامێک لە مەسلەی پرسی کووردا. خۆی ئێستا جەنگ هەیە جەنگ دەست پێکراوەتەوە 5 مانگە جەنگ دەست پێکراوە لە هەڵبژاردننی پێشوەوە جەنگ دەست پێکراوەتەوە ئەو جەنگیان دەست پێکردەوە بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە هەوڵمەند ئەنجامەکەی بگۆڕن طبعاً زۆر گرنگە ئەوە لەم ناحیەوە بە پێ و دەرەنجامانی تا ئێستا دیارە و جەنگە توانی ینی تەسیردا بنێ بەڵێ ئەوەی کە تورکیا ویستی بە دەستپێکردنەوەی جەنگویستی لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان کاریگەری دابنێ توانی کردی گەیشتووە بۆی کە کاریگەری دابنێ بە پێ و دەرەنجامانی تاوەکو ئێستا ڕاگەیەنراوە. نازانم ئومێدەوارم وا نەبێ بەڵام لەوە ئەچێ دەرەنجامەکان تۆزێ زیاتر بۆ سوودی ئەکەپە بێ ئەوەنەی تا ئێستا دیومانە سەی 76 سەی 77 دەرچووە وا دەرەخا و هادەپیش لە جاران کەمترە بەڵام بە هەر حاڵ ئەبینین بزانین تا کۆتایی نازانم چ ناوچەیەکی تورکیا دەنگەکانی حساب کراوە ئایا هی ڕۆژهەڵات تەواو بووە هی ڕۆژاوایدا دەرەکەوێ لە پاشا بەڵام ئەوان مەبەسیان ئەوە بووە چونکە گرنگی لێرە ئەوەیە تورکیا هەندێک کارتی بەکارە هەیە ئەو کارتانە بەکارێنێ ئەگەر ئەکەپە بە تایبەتی بە تەنها بێ بە حکوومەت کارتی یەکەم ئەوەیەکەوە لەگەڵ لە ناتۆ عزووە و ئەمریکاش هاوکاریەکە ناتۆ و ئەمریکا تەیدی تورکیاکەن لەو جەنگەی کە لەگەڵ کوردێکە بەداخەوە طبعاً بەرامبەر بەوە تورکیا وعدی داونەتێ هەندێک هاوکاریان بکات لە شەڕی داعش کە شتێکی گرنگیش نییە بەڵام هەندێک مەتارات و شتیوا مەجالەدا تیارەکانیان لەوێ بکەن خۆی وعدی داوە دژی داعش شەڕ بکە بەڵام ناشیکە و لە عینی وەختە هی کۆچبەران کارتی کۆچبەران زۆر گرنگە تورکیا بەکاریەهێنێ چونکە خەڵقێکی یەکجار زۆری نرد بۆ ئەوروپا لە ماوەی چەند مانگی ڕابردووە و ئەوروپا مەجبور بوو داوا لە تورکیا بکە کە ئەو خەڵقە نەنێرێ بەرامبەر بەوە کۆمەکی پێ بکەن 3 ملیارد دۆلار یا زیاتر بۆ ئەوە ئەو کارتش تورکیا بەرامبەر ئەوروپا بەکاریێنێ بۆی ئەوروپا تەنازولاتی بۆ بکە ویزە بدا بە هاوڵاتیان ئەوەی کە دیمان 28 وڵاتە ئەوروپیەکە موافقەیان کە بەرامبەر تورکیا و عینی وەقت کارتی ئەوەش بەکاردێنێ کە لە سووریا ئەو ئەوێ ناوچەیەکی دژەفرین لە باکووری سووریا هەبێ ئەو ناوچەیە ئاڵێ بۆ کۆچبەران بەکارێنن بەڵام بەبەستی زیاتر ئەوەیەکەوە لەوێ کورد مەجال نەدا کە کورد قوارەیەکی هەبێ و کارتی ئەسەدیش ئاڵێ من ئەبێ ئەسەد نەمێنێ و ئەمریکاش عینی ڕێی هەیە هەندێک کارت بەدەست تورکیاوە هەیە ئەو کارتانە بەکارێنێ بۆ ئەوەی زیاتر ناتۆ تەیدی بکەن ئەمریکا تەیدی بکەن و ئەوروپاش لەگەڵی زیاتر هاوکار بن طبعاً ئەم شتانە گرنگە و ئەوە پێگەی ئەکەپە بە هێزەکان ناو تورکیا ئەگەر حکوومەت بە تەنها بەکاربێنێ. باشە دکتۆر کاریگەریەکەی لەسەر ڕۆژئاوا بە دیاریکراوی حەز دەکەم بزانم ینی کاریگەری ئەم هەڵبژاردنە لەسەر ڕۆژاوا چی دەبێت بە تایبەت لەو ئەگەرەدا کە باسمان لێ کرد ئەگەر لە ئەگەر ئەوەی هەدەپە نەتوانێت بچێتە پەرلەمانەوە لە سەتادە تێنەپەڕێنێ ئەگەر هەدەپە نەتوان بچێتە بەرلەمان و ئەکەپە بتوانێت حکوومەت بە تەنها خۆی پێک بێنێ ئەو کاتە ئەکەپە دەیەوێت لە باکووری سووریا یعنی لە ڕۆژاوە طبعاً لە منطقەی جەرابلوس بەولاوە خۆی دەسەڵاتی هەبێ و قەناعەت بە ئەوروپا بکە بەهۆی کۆچبەران و کێشەی کۆچبەران کەوا ناوچەیەکی دژەفرین دروستکە ئەوە گرنگە ئەو ناوچەیە و لە عینی وەختیشە فشاریش لەسەر ڕۆژئاوا و لەسەر یەپەگە ئەوانەکە لەگەڵەوەش کە ئەمریکا کۆمەکیان پێکا ئەو فشاری خۆی بەردەوامە لە سەریان و دژی داعشیش نییە بە شێوەیەکی ئاشکرا شەڕێت دژی داعش بکە
لەبەرەوە بەڕێی من ئەگەر ئەکەپە بە تەنها حکوومەت دروستکراوە هەدەپەش نەچێتە پەرلەمان پێگەی کورد لە پەرلەمانی تورکیا لاوازە بێت زۆر یان نامێنێ و ئەوە طبعاً تاسیرێکی نێگەتیڤ لەسەر ڕۆژاواکە و باش نابێ بۆ ڕۆژاوە بە هیچ شێوەیەک و بێدەوارم کەوا ئەمریکا و لایەنەکانی کە لەوە تێبگەن کە تورکیا دژی داعش نییە و زیاتر ئەوێ لە یەپەگە و ئەو هێزانەی ڕۆژاوا بدەوە ماوە نەدەن کەوا تورکیا سیاسەتی خۆی لەو ناوچانە پیادە بکە. باشە دکتۆر پێشووتر ینی وێنەکە ئاوها هەبووە لە هەڵبژاردننی حوتی حوزەیران و لەم هەڵبژاردنەشدا کە زۆرتر پرسی کورد و گرفتی نێوان کورد و تورک لە ڕێگەی هەدەپەوە بوو بۆ بابەتێک بۆ مناقەشەکردن و لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەو پرۆسە دیموکراسی با بڵین لەم ڕێگەیەوە ویستێکە بوو بۆ ئەوەی ئەم پرسە چارەسەر بکرێ ئەگەر هەر لەسەر و ئەگەر ئامێنینەوە ئەگەری نەگەیشتنە پەرلەمانی هەدەپە ئەو کات دەبێت دیسان پرسەکە بچێتەوە لای قەندیل ئەو کات قەندیل ڕۆڵی پێدەدرێتەوە ڕۆڵ دەجێڕێ بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە ئەگەر هەدەپە نەشێتە پەرلەمان کە ئومێدەوارم بچێت طبعاً ئەو کاتە زیاتر شەڕ و شۆر زیاترە بێ چونکە تورکیا قەندیل بە تێرۆریست دەزانێ و تورکیا ئەو هەرچی چەکی بەدەست بێت لە کووردا و دیفاع لە خۆی بکڵێ تێرۆریستن یعنی خۆی لە ڕاستیە تورکیا حکوومەت تورکیا خۆی تێرۆریستە چونکە تێرۆریستی دەوڵەت بەکارێنێ بەرامبەر کورد سیاسەتەکەی ئەوەیە و ئەوەی دیفاع لە خۆیەکە بە تێرۆریست حسابە بەڵام لە ڕاستیە ئەوی شەڕەکە ئەکا تێرۆریستە واوی دیفاعەکە دیفاع لە خۆیەکە طبعاً حەقی خۆشێتی دیفاع بکە و ئەوان ئەوەی کە پێی ئەڵێن پرۆسەی ئاشتی نییە دیالۆگی ژیتیانە مەبەستیانەوەیە کورد چەک دابنێ و هەموو تەسلیمی تورکیا ببنەوە ئامادە نەبوون تا ئێستا چەند ساڵە داوایان لێکرێ حتا عەفوی عام لێبوردنی گشتی دەرکەن بۆ ئەو کەسانەی کە یانوێ بچنەوە تورکیا لەبەرەوە بەڕێی من شتێک نییە بە ناوی پرۆسەی ئاشتی و ئۆجەلان و جەماعەتەکەی زۆر چوونە پێشەوە بەڵامەوە نەهاتن شتێک نییە پێی بڵێ پرۆسەی ئاشتی ئەوانەیانەوێ ئەوانە هەموو چەکدانێن چەند تەسلیمی تورکیا ببنەوە و بەرامبەر بەوە ئامادە نیە حتا لێبوردنی گشتیش دەربکە چ جۆرە پرۆژەیەکی ئاشتی ئامادە نییە ئۆجەلان ئازاد بکە 15 ساڵە لە بەندیخانەیە ئامادە نییە هەنگاوێ بنیە کە وای لێ بکە ببێ بە پرۆسەی ئاشتی و دیالۆگێکی ڕاستەقینە هەبێ ئەوەش جێی داخە. باشە دکتۆر بەڵام ڕایەکی پێچەوانە شەیە بەوەی کەوترا لە پرۆسەی ئاشتیدا کە تۆوتت بن پێم وانیەوە ناوی پرۆسەی ئاشتی بێ و شتێک نییە بەو ناوە بەڵام تورکیا دەڵێ ئێمە هەنگاوی باشماننا ئەوە پەکەکە بوو بەدەمەوە هاتنی نەبوو ئامادە نەبوو چەکدا بنێ بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بە نەتیجە بگات. نەخێر پەکەکە چەند جار شەڕی وەستان ئەوان بەرامبەر بەوە اعترافیان نەکرد بەو شەڕواستنە و هیچ تەجاوبێکی یعنی شتێکی پۆزیتیڤیان نەبوو بەرامبەری ئامادە نەبوون لێبوردنێکی گشتی بدابنێن بۆ ئەوانەی کە بیانەوێت تەسلیم بنەوە یاخود بچن لە ناو پرۆسەی ئاشتیایش بکەن ئامادە نەبوو پەکەکە وەکو حیزبێکی قانونی اعتراف پێ بکە بچێ لە تورکیا بە پێ قانونیش بکە وازن تورکیا نەیتوانێت متمانێت یعنی ڕاز نییە ئەوەی بڵێ کە ئەوان هەنگاویان ناوە و پەکەکە نەیکردووە بەڕێی من پەکەکە ممکنە هەڵەیە هەبێ ممکنە شتی ناڕێکێ بێ بەڵام هەوڵی داوە کەوا لەگەڵ تورکیا ڕێبکەوێ لەگەڵ حکوومەتی تورکیا بەڵام ئەوان بڕوایان زۆر بە پرۆسەی ئاشتی نەبووە و زیاتر فکریان لەوە کردوتەوە کە ئەو پرۆسەیە چۆن ئەوان چەکدانێن و بچن لەگەڵ تورکیا تەسلیم بنەوە بەرامبەر بەوە هیچ زەمانەتیشی نەداوە بەوان ئامادە نەبووە ئۆجەلان لە بەندیخانە بێنێتە دەرەوە و گفتوگۆی لەگەڵ بکات چونکە تۆ چۆن گفتوگۆ لەگەڵ زیندانیەکەکەی دەبێ بێنیتە دەرەوە ئەو وەختە توانین گفتوگۆی لەگەڵ بکەی و ئۆجەلان زۆر نەرم بووە لەگەڵ ئەوان و زۆر هەوڵی داوە بەڵام دیارە ئەوان سیاسەتیان هێشتا بەرەو ئاشتی نەهاتووە بە تەواوی. باش هەر لەو ئەگەرەدا دەمێنینەوە ئەگەری نەچوونی هەدەپە بۆ پەرلەمان
پێ دوایە ئەو کات خیتابی یا پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان چی بێت بۆ باکوور بە تایبەتی؟ نازانم بەڵام ئەوەنەی من بزانم عەبدوڵڵا ئۆجەلان وەلەو چەند مانگێکە دەنگی نییە عەبدوڵڵا ئۆجەلان، بەڵاوانەی بزانم خیتابەکەی هەمیشە خیتابی ئاشتیە، داوای ئاشتیەکە کۆن پەکەکە داوای دەوڵەتیە کرد وازیان لێهێنا، داوای فیدراالیانە کرد وازیان لێهێنا، حتا ئۆتۆنۆمی داوا ناکەن ئێستا، تەنها هەندێ مافی کەلتوری و هەندێ مافی مافەکانی مرۆڤ و مافە سیاسیەکان لە تورکیا داواکەن لەگەڵ تورکیا دیموکراسی بۆ تورکیا کە زۆر هاتوونەتە دواوە، بەڵام لەگەڵ ئەوەش تا ئێستا تورکیا زۆر بڕوای بە ئاشتیەکە نییە، بڕوای بە دیالۆگەکە نییە. من تەسەورەکەم بۆ ئۆجەلان ئەوەی پێی بکرێ هەوڵی ئاشتیەدا، بەڵام نازانم تا چه حدێ، بەڵام بۆ ئەوەی هەوڵەکە بدا خۆ بێت تورکیا ماوەی بدام بەجای بدا لە سجن لە زیندان دەری بێنێ تا دوو قسەی لەگەڵ بک بزانێ ئەو چی ئەوێ چی ناوێ، چونکە ئۆجەلان گرنگە قسەی ئۆجەلان تاسیرێکی تەواوێ بێ لەسەر هەموو پەکەکە و چەکدارانە، لەبەرەوە تورکیا بێ سوود لەوە وەربگرێ ئەگەر بیەوێ ئاشتی بکە لەگەڵ کورد. باشە بەڵە بەڕێزان دیارە بە پێی دیسانەوە ئەو نەتیجانەی کە تاوەکو ئێستا دەرەنجامی هەڵبژاردنەکان کە ڕاگەێنراوە لە بەشێکی زۆر لە پارێزگا کوردیەکان یاخود لە پارێزگاکانی باکووری کوردستان هەدەپ توانیوێتی هەدەپە توانیوێتی پارتی ژمارە یەک بێواتە زۆرترین کورسەکانیان دەنگەکانی ئەو پارێزگایانە بۆ خۆی مسۆگەر بکە و بەدەستی بهێنە. دکتۆر ئەگەرێکی دیکە ئەگەری چوونی هەدەپەیە بۆ پەرلەمان تێپەڕاندنی لە سەتادەیە یاخود زیاتر، لەم حاڵەتەدا هەدەپە دەبێت چۆن مامەڵە بکات؟ دەبێت وەکو پارتێکی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە بمێنێتەوە یان اختیاری ناجح ئەوەیە کە لەگەڵ ئاکەپا یان لەگەڵ پارتی زۆرینە ئەگەر داوای لێ بکرێ حکوومەت پێک بێنێ بچێتە ناو حکوومەتەوە، کامەیان باشترە بۆ کورد؟ من جاری پێشوش لە هەڵبژاردننی پێشوو ڕێی شەخصی خۆم وابوو ئەگەر ئەکەپە ئامادە بێ بۆ ئاشتی و ئامادە بێ بۆ ئەوی مافی کورد بسەلمێنێ و دیالۆگی ڕاستەقینە لەگەڵ بکە، هەدەپە باشتر لەگەڵ ئەکەپە حکوومەت پێک بێنن بە یەکەوە، چونکە مەسلحەتی هەدەپەیە کە لە حکوومەت بێ نەک لە خارجی حکوومەت، ئەتوانێت بەهۆی حکوومەتەوە زۆر شت بۆ میلەتەکەی خۆی بکە، بەڵام دیار بوو لایەنی ئەنقەرە لایەنی حکوومەت ئامادەی نەبوو بۆ ئەوە، لەبەرەوە دیار بوو ڕێ نەکەوتون لەگەڵ یەک. ئەم جارە ئەگەر هادەپ چووە ناو پەرلەمان و ئاکەپە ئامادە بوو سیاسەتی خۆی بگۆڕێ و بگەڕێتەوە و پرۆسەی ئاشتیە بێ و دیالۆگی لەگەڵ بکە بۆ ئەوەی مافی کورد بسەلمێنێ و ئازادکردنی ئۆجەلانیش بەشێ بێت لەو مافە سەلمانانە، من بەڕێی من هادەپ هاوکاریان لەگەڵ بکە باشترە لەوەی دژیان بێ یا لە ئۆپۆزیسیۆن بێ. باشە، بەڵام قسەیەکێ لەوەی کە دەوترێ ڕەنگە هەدەپە دەست بەستراوتر بێ ئەگەر بەشدار بێت لە حکوومەتە بۆ قسەکردن بە تایبەت لە پەرلەمانەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو یاسایانی کە دش بە کوردیان دش بە مافەکانی کورد دەربچن، دەوترێت ئەگەر وەک پارتێکی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە بمێنێتەوە دەتوانێت باشتر داوای مافەکانی کورد بکە. خۆی هەردوو حاڵەتەکە هەیە، ئەگەر وەک ئۆپۆزیسیۆن بمێنێتەوە توانێت زۆر شت بکە، بەڵام ئەگەر لە ناو حکوومەتێکیشا بێ کە حکوومەتەکە سیاسەتێکی ئاشتی هەبێ و ئامادە بێدان بە مافەکانی کووردا بنێ، زۆر سوودیە بێ بۆ ئەوە توانێت زۆر شتی باش تێپەڕێنێ، چونکە ئەو وەختە حکوومەتەکە بێ ئەو ئەگەر بچێتە ناو پەرلەمان 80 کورسیە بێ یا کەمتریش ناتوانێت حکوومەتەکە بێ ئەو هەموو شتێ بکە، بەڵام لێرە ئەمێنێتەوە ئایا ئەکەپا چەند دەنگێنێ و ئایا ئەتوانێت بە تەنها 276 دەنگێ بێ بۆی حکوومەت دروستکایان نا ئەوەیان لەویا دەرەکەوێ، بەڵام ئەگەر نەتوانێ و محتاجی دەنگ بێ و ئەو دەنگە هەدەپە بێ ئەو وەختە ئەکەبە مەجبورە بێ حساب بۆ هەدەپە بکە. ئەگەر سیاسەتی گۆڕی و سیاسەتێکی ئاشتی خوازانەی ڕەفتار پێکرد
و ئازادکردنی ئۆژەلانی سەلمان وە گفتوگۆی جددی لەگەڵکردن من بەڕێی من هەدەپا هاوکاریان بکە باشترە لەوەی ئۆپۆزیسیۆن بێ و دەوترێ گەرەی دیکەش یان بابەتێکی دیکە ئەوەیە کە هەدەپە بە پاکێجی خۆیەوە یاخود بەڕێکەوتن لەسەر چەند خاڵێک لەگەڵ ئاکەپە بەشدار بێ لە حکوومەتدا بۆ پێکەنانی حکوومەتیان. تێنەگەیشتم چۆن وتم ئەگەرێکی دیکە یان بابەتێکی دیکە کە باز دەکرێت دەڵێن ئەوەش گونجاوە ئەگەر هەدەپە بە پاکێجێکەوە یاخود بە هەندێک خاڵ کە لەسەری ڕێکەوت بێ لەگەڵ ئاکەپەدا ئەو کات بەشداری بکە یعنی لەسەر ئەساسی ئەو خاڵانەیان ئەو پاکێجە بەشدار بێ لە حکوومەتەکە یاک پارتیدا. بێگومان بە بێ پاکێج ناوێ بەشدار بێت بێ پاکێجێکە بێ ئەو پاکێجە مافی میلەتی کوردی تیابێ و ئاشتی ڕێکەوتنی ئاشتی خوازانی تیابێ لەسەر بناغی دیالۆگ بە شێوەیە کە هەدەپەرژێ رازی بێ ئەگەر وانە بێ چۆن داخڵە بێ هەروە دەبێت لەسەر بناغەیە بێ و بناغەکەش بە پێی گفتوگۆ لە بینی هەردوو لە بیچەسپێنن چ بناغەیەکە چی ئەکرێ چی ناکرێ بێ پاکێژ و بێ بناغە نابێ داخڵ بێ هەروایان. بەڵێ دکتۆر لەگەڵمان بمێنەرەوە من وچانێکی کورد وەردەگرم بەڵێ بەڕێزان دیارە لە NRTەوە بەردەوامین لە ڕووماڵکردنی هەڵبژاردنەکەی تورکیا کە لە ئێستادا دەنگەکان لە بەشێکی زۆر لە پارێزگاکان جاکراونەتەوە و لە بەشێکی زۆر لە پارێزگا کوردەکان یاخود لە پارێزگاکانی باکووری کوردستان هەدەپە توانیوێتی پارتی ژمارەیەک بێەوە تاوەکو ئێستا توانیوێتی لە کۆی تورکیادا لە کۆی پارێزگاکانی تورکیادا 56 کورسی پەرلەمانی بەدەست بهێنێت ئەمە نەتیجەی هەدەپەیە بەتەنها بەرحالەوە دەتوانن لەسەر شاشەی NRT کە هەمیشە هەم بە پەلا هەم بەو ڕێژانی کە دانراوە لەسەر شاشەی NRT بەدەردەکەوێت ڕێژەکان چرکە بە چرکە بۆتان دەگوازینەوە و دەتوانن لە ڕێگەی دیجیتال میدیای NRT هەروەها سایتی NRT بەنامنیشانی NRTTV.com ەوە سەردانی بکەن بۆی ئاگداری دوایین دەرئەنجامی هەڵبژاردنە پەرلەمانەکەی تورکیا بن هەڵبژاردننی پێشوەختی تورکیا بن. بەڕێزان لە بەشی دووهەمدا لەگەڵ دکتۆر مححمود عوسمان بەردەوام دەبین بۆ گفتوگۆکردن لەسەر دۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان وچانێک و دێمۆلاتان. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. دووبارە سڵاوتانەوێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین بۆ گفتوگۆکردنمان لەگەڵ دکتۆر مححمود عوسمان سیاسەتمەدار و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق. دکتۆر لە ئێستادا دۆخی سیاسی لە هەرێمی کوردستاندا ئالۆزی تێکەوتووە و ئەوەی زۆرتر ڕوونا وازەحە ناکۆچەکە زۆرتر لە نێوان پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندایە. دەمەوێت بە گشتی سەرنجت بزانم لەسەرەوەی ئێستا ئەگوزارێ لە هەرێمی کوردستاندا. خۆی ئەوەی ئێستا گوزەیە لە هەرێمی کوردستان شتێکی نائاساییە و نایاساییشە نەکرد ناسایی وەلەو ئێمە هەرگیز یاسامان نەبووە لە کوردستان زیاتر یاسای هێز هەیە کێ هێزی زیاتر بێ ئەو بەهێزترە طبعاً یاسای زیاترە بەڵام بەداخەوە ئەو شتانەی کە ڕوویاندا لەم دواییە پاژەوەی حیزبەکان لە نۆکۆ بوونەوە نەگەیشتن ئەنجام ئەوەی کە ڕوویاندا ئەوە بووکەوە ئەو سووتانن و تێکدان و بەردباران و شتانەی لە ناوچەی سلێمانی و گەرمیان کرا لە پاشە ئەوەی کە لێرە ڕێگەگیرا لە سەرۆکی پەرلەمان و لابردنی وەزیرەکان و ئەم شتانە هەمووی کە بە شێوەیە بوو لەو لاشت کرا لێرەش کاردانەوەی هەبوو وەزعێکی ناخۆشی دروست کرد و وای لێ هات کە کۆبوونەوەکانی پێشوش نەتوانرا جێبەجێ بکرێت 5 قۆڵی 4 قۆڵیەکەش نەما چۆن 4 قۆڵیەکە بەیەکەوە بوون و یاسایان هەبوو و تا هەمیشە دائیمە 4 بەرامبەر یەک بوون پاش ئەو
ئەو کاردانەوە ئەو وەزعی دروست بوو چوارەکە نەمان. ئێستا یەک گۆران هەیە، پارتی هەیە، سیانەکەش بە گیان نازانم سیانەکەش بە یەکەوە ماوەنیاننا، لەبەرەوە وەزعێکی ناتان دروست بوو. چارەسەری تەنها ئەوەیە کەوا بتوانن بە یەکەوە حیزبەکان دابنیشن، چونکە ئێمە سیستەمەکەمان حیزبیە، نە پەرلەمانیە نە ڕێاسیە، سیستەمێکی حیزبیە کە هەڵەیە ئەوە، و بتوانن ئەو کێشانە ئەگەر ئەتوانن چارەسەری بکەن. من لە هاوەڕۆ لە یەکەم ڕۆژە وتومە دروستکردنی حکوومەتی بنکەفراوان هەڵە بوو، نابوو حکوومەتی بنکەفراوان دروستکەن، چکە هەموو چوونە ناو حکوومەت و لەگەڵ یەکیش ڕێگ نەبوون. دەبوو لە سەرەتاوە حکوومەتی زۆربە هەبێ و هەندێک کەسیش ئۆپۆزیسیۆن بن، چونکە پەرلەمان ئۆپۆزیسیۆنی ئەبێت یابێ. و لە عینی وەختیشا من هەمیشە ڕێیم وا بووە لێپرسراوی حیزبەکان بچنە ناو پەرلەمان، لە ناو پەرلەمان بن، لە دەرەوە کار نەکەن، عوزوو بن لە پەرلەمان، بۆی پەرلەمانەکە جێ بریار بێ، پەرلەمانەکە مەرجع بێ، پەرلەمانەکە ئەهەمیەتیە بێ. لەو ڕۆمانە هیچی نەکراوە، لەبەرەوە ئومێدەوارم کە ئێستا بتوانن. دکتۆر من پرسیارم بۆ دروست بوو لە کۆی قسەکانت، بەڵام ئەمە زۆر لەسەرەوە بۆستم بە دیاریکراوە، ینی بۆچی ئەوە ناکرێت؟ بۆچی کەسی یەکەمی حیزبەکان ناچنە پەرلەمان؟ ینی بۆ نایانەوێت پەرلەمان ببێتە شوێنی قەراری یەکلاکەرەوە؟ ینی نایانەوێت یان هۆکارێکی دیکە هەیە بە دیاریکراوی؟ چونکە بڕوایان بە پەرلەمان و دامەزراوە نیە، بڕوایان بە دەسەڵاتی حیزبی و شخصی هەیە، بڕوایان بە پەرلەمان نییە. گە بڕوایان بە پەرلەمان هەبوایە ئەچوون، پەرلەمانیان پێکەمە، وەزارەتیان پێکەمە، خۆیان بە گەورەتر زانن لە پەرلەمان و لە وەزارەت، و فعلەن گەورەتریشن، بریار ئەوانەی دەن و پەرلەمان و وەزارەت جێبەجێیەکە. لەبەرەوە ئەوە شتێکی ناڕاستە، دەبێت چاک بکرێ ئەگەر ئەمانەوێت سیستەمی پەرلەمانیمان هەبێ. ئەگەر ئەو شتا هەنگاوانە بنێن وەزعەکە هێور بکەنەوە، ئەو وەختە گفتوگۆ دەست پێ بکاتەوە، گفتوگۆ کە شەرت نییە یەکسەر 5 قۆڵی دەست پێ بکە، 2 قۆڵی 3 قۆڵی وردە وردە بەرەو 5 قۆڵیش بڕوە، ئەو کاتە زۆر بە ڕاشکاوی قسە لەگەڵ یەک بکەن، مجامەلەی یەکتر نەکەن لە کۆبوونەوەکان و لە دەرەوە دژی یەک بن، دابنیشن. ئەگەر ئەتوانن هەمویان لەسەر بەرنامەیەک بە یەکەوە حکوومەت پێک بێنن و بنکە فراوان بێ، ئەوی کە من پێ ئەڵێم کێشە فراوان نەک بنکە فراوان، هەمیشە ژوام وتووە طبعاً، ئەوە با بە یەکەوە بن، بەڵام ئیسپات بوو ئەو ساڵ و نیوە نەیانتوانیەوە بکەن. ئەگەر نا چه حیزبێ لەگەڵ ئەوی تر ئەتوانێت ڕێکە بێ و ئینسیجامیان هەیە و هاوکاریان هەیە و بەرنمەیان یەکە، با حکوومەت پێک بێنن، ئەوانی کەش با لە ئۆپۆزیسیۆن بن. ئەو وەختە سیستەمێکی پەرلەمانی تەندروست دروزە بێ، پەرلەمان جێ بریارە بێ، ئەگەر لێپرساوەکان چۆن ناو پەرلەمان، و ئەتوانین ئەو وەختە بۆ پێەیە طبعاً وەزعەکانمان چارەسەر بکەین و زیاتر نفوزی حیزبی کەم بێتەوە، نفوزی پەرلەمان و حکوومەت زیاتر ڕۆڵیان هەبێ. بەڵێ دکتۆر، بۆچی پێدوا بوویان یان ناودنا حکوومەتی کێشە فراوان لە کاتێکدا دەوترا ئەمە ئیدی هەموو لایەنەکان پێکەوە دەچنە حکوومەتێکەوە بۆ ئەوەی بتوانن پێکەوە ئەوەی کە ویستیانە و ئەوەی کە خەڵک دەیەوێت دەوان بتوانن جێبەجێ بکەن. لە چ ڕوانگەیەکەوە ینی پێدوایە کە حکوومەتی کێشە فراوانە پێدوایە شکستی هێنا ئەو هەوڵی کە ویسترا حکوومەتێکی هەمووانەی پێک بهێنرێ و پێکی شێندا؟ بەڵێ شکستی هێناوە حکوومەتەکە، چونکە هەر لایە بە هەدەفێک چۆتە ناو حکوومەت. یەکێ ویستۆتی چاکسازی بکە بۆ شکڵی خۆیەوێ، لایەنەکەی کە ویستۆتی ئەو کە لە ئۆپۆزیسیۆن بۆ سەوای لێ بکە کە هاتە حکوومەت دژی نەبێ، هەر یەکە بە نەوعێک، بەڵام هیچیان سەر نەکەوتون لە ئامانجەکانی خۆیان، لەبەرەوە لە ناو حکوومەت هەماونەتەوە، بەڵام دژی یەکیش بوو. لە کۆبوونەوەی مەجلیس سەرا لێ بەیەکەوە بوون، لە پەرلەمان بەیەکەوە نەبوون، لەسەر فێسبوک بەیەکەوە نەبوون، لە تەلەڤیزیۆنەکان بەیەکەوە نەبوون، هێرشی یەکتریان کردووە و وەزعێکی وایان دروست کردووە، نەتوانیوانە کێشە بە تەواوی حەلکەن و نەتوانیویشیانە سوورەتێکی ڕێک و پێکی کورد لە دەرەوە نیشان بدەن. لەبەرەوە بەڕێی من سەرکەوتوو نەبوون، نەخێر، و دە ئیسپات بوو کە ئەو تەجروبەیە کە هەموو بەیەکەوە لە حکوومەت بن و هەموو بەیەکەوە لە پەرلەمانیش بن و هیچ ئۆپۆزیسیۆن نەبێ، لە عێراقیش و لای ئێمەش سەرکەوتوو نەبووە، نەخێر. باشە،
ئاماژت بۆ کرد کە کۆبوونەوەی پێنج قۆڵی نەما وتت لە پاژەوە چوار قۆڵیش نەماوە مەبەستت لە چوار لایەنەکە بوو یعنی پێ دوایە ئەو چوار لایەنەی کە پێکەوە خاوەن پرۆژە بوون لە ئێستادا ئەو پرۆژە چوار لایەنیش بوونی نەماوە؟ بەڵێ نەماوە هەر لە یەکەم ڕۆژەوە کە ڕێ لە پەرلەمای گیرا و کێشانە لە سلێمانی و گەرمیان دروست بوون ئەو وەزعە دروست بوو پەرلەمان بێ ئیشی نەما و وەزعەکە وای لێ هات کۆبوونەوەکان نەما هەر یەکسەر نەک پاش مدەتێکیش یەکسەر چوار قۆڵەیەکە نەمام نازام ئەم چوار قۆڵەی کایان و یەک یاسامان هەیە و هەموو بەیەکەوەی و ینی مەبەست چییە دکتۆر ینی بۆ نمونە پێ دوایە دەبوو هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر گۆڕاندەکە ئەوەیە چوار ئێمە ئەیان و هەر چوارمان لەسەر یاسایەک لە پەرلەمان متتەفقین پارتی نایەتە پێشەوە ئەو وەختە چوارەکە بەیەکەوە نەمان یاسا نەما چوارەکە نەما بەڵام وای لێ هات گۆڕان لەو بەرەوە پارتی لەم بەرەوە سیانەکە بەجیا کۆبوونەوەیشیان کرد لە پاژەوە نازانم ئێستا سیانەکەش ئایا ڕێکن لەگەڵ یەکیانە ئەویش ڕوو نییە لەبەرەوە بە قەنەعەتی من دەبوو هەر لە سەرەتاوە بە شێوەیە ڕەفتار بکەن کە بەیەکەوە کار بکەن هەمویان چوار بەرامبەر یەک و دوو بەرامبەر سێ ئەوانە ئەنجامێکی وای نەبوو بە نەتیجە باشە بەڵام خۆ ئێستا بۆ خۆیان لایەنەکان و بە تایبەت چوار لایەنەکە دەڵێن ئێمە هەرخاوەنی پرۆژەکانی خۆمانین و ئەو پرۆژانە حزوریان هەیە بەڵام من واتێ گەیشتم لە قسەکەی تۆ کە دەبوو چوار لایەنەکە پێکەوە ینی ئەو سێلایانی دیکە لە بەرامبەر ئەو تەعاملی کە لەگەڵ گۆڕانکراوە دەبوو هەڵوێستیان هەبوایە بەڵێ ئەگەر چوارەکە بەیەکەوە بوو نایە وەکو خۆیان نەڵێن یەک یاسایان هەیە دەبوو هەڵویستیان هەبوایە طبعاً دەبوو هەڵویستیان سەرنجەکە بوو لەسەرەوەی کە ئەگەر هەڵوێستێکی لەو جۆرە هەبوایە ئەو کات مەسەلەی دوو ئیدارەی تۆخ دەبەوانەیە دابەشبوون تۆخ دەبەوانەیە بەڵێ دەبوو هەڵویستیان هەبوایە بەڕێی من مادەم هەڵویستیان نەبوو دەبوو هەر لە سەرەتاوە وای نیشان نەدەن کە چوار لەلایەکە و یەک لەلایەکە دەبوو هەر وەکو پێنج تەماشای بکەن یا زیاتریش طبعاً بەڵام ئیتر بەداخەوە وای لێ هات بەو شێوەیە و بەڕێی من زۆر ئاشکراش بوو کە مەوزوعەکە بەو شێوەیە بوو کە سیاسەتێکی ڕوون نییە لەو بارەیەوە ئێستا ئەوە ماوەیەکە ئێمە لەو قەیراناژین مدەتێکە هیچ جموجوڵ نەماوە کۆبوونەوە نەماوە لەگەڵ یەک دانانیشن وەکو کانە و شتێک بێ گرنگ نەبێ بەڕێی من ئەبێ پەلە بکەن دانیشن چارەیە بدۆزنەوە دوو قۆڵیە سێ قۆڵیە هەر شتێک ئەتوانن بەڵام لەوە ناچێ زۆر پەلەیان بێلەوە چونکە هەر یەکە کێشەی خۆی هەیە بۆ نمونە یەکێتی سیاسەتێکێ بەڵام یەکێتی یەکگرتوو نین سیاسەتیان هەموو یەک ڕێیان نییە لە ناوی یەکێتی بۆ نمونە یەکێتی گرنگە چێتی و پارتی بە یەکەوە چەکداریان هەیە پێشمەرگیان هەیە کوردستان لە بینی خۆیان ئیداراکەن بەڵام دیارە ناوێکێتیشە یەکگرتووی ڕیز نییە لا هەموو حیزبەکانە ناکۆچی هەیە لە ڕێی تر نازانم طبعاً بە نەتیجە چی لێ دێ بەڵام گرنگەوەی هەمویان بەرژەوەندی کوردخەنە پێش بەرژەوەندی حیزبەکان و هەوڵ بن چارەیە بدۆزنەوە چونکە ئەمە زەرەر لە ئێمادا لە بەغا لە تورکیا لە دەرەوە لە لای ئەمریکا لای ئەوروپا لای هەموو جێتێ وەزعی کورد باشتر خۆشبەختانە تاسیری زۆر لە پێشمەرگە نەکردووە پێشمەرگە شەڕی خۆیەکە لەگەڵ داعش ئەوە زۆر گرنگە زۆر جێی دڵخۆشیە چونکە ئەوە تا تاسیر لە پێشمەرگە نەکات تاسیراتی نێگەتیڤی کەمە بێ بەڵام دیسان زۆر زەرەرمان لێدا دەبێ هەوڵ بین چارەی بکەین بە شێوەیەک باشە پرسەکە بە شێوەیەکی گشتی لەسەر مەسلەی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو کە لە نێوان چوار لایەنەکە و پارتی دموکراتی کوردستان بوو ڕایەک پێی وا بوو کە ئەم بابەتە دەبێت لە نێو پەرلەماندا یەکلای بکرێتەوە لەبەروی بابەتێکی سڕف یاساییە پێچەوانەکەی لە بەرامبەردا دەیوت ئەم بابەتە بابەتێکی سیاسیشە پێشەوەی یاسایی بێ دەبێت لایەنەکان پێکەوە بگەنە ڕێکەوتنێک ئەو کات لە پەرلەمان ئەم بابەتە بە یاسایی بکرێت دەمەوێت سەرنجی تۆ لەو نێوەندەدا بزانم سەرنجی من ئەوەیە لە سەرەتاوە کامە کێشەیەکی سیاسیە دەبێت حیزبەکان کە دەسەڵاتدارن لە کوردستان بینی خۆیان ڕێکەون اینجا وەکو یاسایەبی بەنە پەرلەمان و من ڕێی من کۆبوونەوەی 23/6 کە کرا هەڵە بوو نەدەبوو بیکەن دەبوو دوای خەن
تا حیزبەکان ڕێکەوە ڕێبکەوتنا اینجا بچوونە باشتر بوو لەوەی ئەم هەموو کێشەی لێ دروست بوو بە قەناعەتی من ئێمە یاسایەکمانەوێ هەموو بەیەکەوە اتفاقی لەسەر بکەین تۆ یاسایە دەرکەی نیوە لەگەڵی بێ نیوە دژی بێ سوودی چێ بۆ ئێمە کێشەمان بۆ دروست دەکات لەبەرەوە من ڕێیم وایە بەڵێ لە دەرەوە ڕێکەون لەسەری حیزبەکان کە دەسەڵاتدارن و خاوەن بریارن اینجا بەیەکەوە شتێ اتفاق بکەن بیبەن ناو پەرلەمان بیکەن بە یاسا ئەوە باشترە بە نسبەت وەزعەکەوە چکۆ وەزعەکەی ئێمەوە 20 ساڵە هەروە ڕۆیوە ناتوانی بە دەقیقەی هەمووی بگۆڕیە. باشە دکتۆر ئەوەی کە تاوەکو ئێستا ڕوونە دۆخەکە بە شێوەیەکی گشتی دۆخێکی ئالۆزە و جۆرێک لە نائارامی هەیە ئەم دۆخە چۆن چارەسەر بکرێ و چۆن وا بکرێت کە گرژەکان کاڵ بکرێنەوە دۆخەکە بگەڕێتەوە دۆخی ئاسایی جاران. وڵی وەکو وتم من لە ئەوڵ وەڵام دایتەوە وتم دۆخەکە ئەوەیە کەوا لە پەیوەندی دوو قۆڵی و سێ قۆڵی و لایەنەکانەوە هەوڵ بدەن زەمینە خۆشکەن ئەگەر بکرێ کۆبوونەوەی سەرکردایەتی حیزبەکان بەیەکەوە بکرێ ڕێگەیە بدۆزنەوە بۆ ئەو دۆخەیکە هەیە واگە توان هەموو بەیەکەوە کار بکەن باشە ناتوانن هەندێکیان ببنە حکومت هەندێکیان لە ئۆپۆزیسیۆن بن بەڵام نەبنە دوژمنی یەک بە شێوەیە کار بکەن کە هاوکاری یەک بن دژ نەبن و ئەو یاسایەش کە بریار بوو لە پەرلەماندا بنرێ اتفاقی لەسەر بکەن و ئەو دەستورش کە 21 عضوی پەرلەمانیان بۆ دانا بۆی دەستور بنووسێ ئەویشمان هەر لە بیر چوو هەن نەمانە 21ەکەمان دەستورمە نازانم ئەو شتانە بۆ هەمووی ئاوای لێهات پەکیان کەوت هەموو نووسینی دەستور پەیکیکە و پەرلەمان پەیکیکە و حکومت پەیکیکە و معقول ئێمە بەم شکڵە بمێنینەوە یعنی. باشە دکتۆر چەند کۆمنتێکی زۆرت بۆ هاتووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەڵام من دوانیانت بۆ دەخوێنمەوە وەکو دوا پرسیار سوپاس دەکەم بە کورتی وەڵام من بیتەوانێ ئومێد سندین و سیوەتی پرسیاری من بۆ دکتۆر مەحموود عوسمان ئەوەیە پێی دەڵێم کێ دەتوانێت ئەم وەزعی ئێستا ئارام بکاتەوە هەروەها داخواز سەرکیش نووسیوێتی با داوا لە حیزبەکان بکات مەبەستی جەنابتانە دەڵێ با داوا لە حیزبەکان بکات پێکەوە کۆ ببنەوە و بڕیارێک بدەن بۆ ئەوەی دیسانەوە مانگ بە نەوەڕۆژی نەمێنێتەوە ئەو وای نووسیوە. بەڵێ من ئەو کەسەی تێکی داوە ئەتوانێت چاشی کاتەوە ئەمە یەک ئەوە ڕێی منە چێتێکی پێ دوایە دکتۆر چۆن ئەمەیان والیە کردگەیان یان ئەم ڕۆژە با چاشی کەنەوە خۆیان ئەمە یەک دووەمین ئاراستەکراوە بۆ کەسێکی دیاریکراوە ئەوەی پێم بکرێ یعنی قسەم لەگەڵ ئەم کردووە لەگە ئەو کردووە داوام کردووە ڕێی خۆم داوە فێسبووکم نووسیوە لە تەلەڤیزیۆنا قسەم کردووە هەر ئەوە نەم پێکرد ئای جۆگرن یان نا ئەوە مۆزوعێکترە. باشە وتدەوەی کە تێکی داوە دەبێت چارەسەری بکات یان با خۆی چارەسەری بکە بە دیاریکراوی ئاراستەکرا بوو بۆ کەسێک یان لایەنێک نەخێر مەبەستم حیزبەکان حیزبەکان لەم وڵاتە مەسئولن لێپرسراون ئەوان بریار بەدەستن سەرکردایەتی حیزبەکان ئەوان مەسئولن لەوەی کە ڕووی داوە هەر هەمویان بەیەکەوە هەیە زیاتر هەیە کەمتر بینی خۆیان ئەتوانن ڕێ بدۆزنەوە ئەبێ ڕێ بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی و چاوەڕوان نەکەن یا ئێران بێ یا جێتی کە بێ ڕێکیان بخە خۆیان ڕێکەون خۆیان قووەتی ئەوەیە کە خۆیان بتوان کێشەی خۆیان چارەسەر بکەن. زۆر سپاس بۆ دکتۆر مەحموود عوسمان کەسایەتی سیاسی و پەرلەمانتاری پێشووی عێراق سپاس دەکەم بۆەوەی میوانی تاوتۆ بووی ئازانی نافتی سپاس بۆ ئێوەش بۆ سەرنج و کۆمنتەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەرشاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان